لەگەڵ کاربین چارەسەرکاری سروشتی لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. خودای گەورە دەفەرموێت ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە کڕنۆژ ببەن و سوزدە بەرن و پەرستشی پەروەردگارتان بکەن. ئایا دەزانن لە پشت هەر ڕەکوع و سوزدەیەک چەندین سوودی تەندروستی بە وەڕبڕی پشت و جونگەکانمان هەیە؟ لەم ئەڵقەیەدا باس لە نوێژ دەکەین وەک چارەسەرێکی سروشتی بۆ جەستا چۆن نوێژی تەڕاویح بکەینە دەرفەتێک بۆ نەهێشتنی ئازاری پشت و ئەژنۆیەکانمان. بەناوی خودای بەخشندە و میهرەبان. بینەرای خۆشەویست، سڵای خواتان لێبێت. خودای گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبول بفەرمێت. ڕەمەزان مانجی پاکبوونەوەی ڕۆحە، بەڵام ئایا دەزانیت ئەم عیبادەتە چەندە بە جوان دیزاین کراوە کە لە پاڵ لایەنە معنەویەکەیدا جەستەمان لە ئازار و ژان ڕزگار دەکات. ئەمڕۆ لێرەوە لەناو ئەو کەشە پڕ ئارامی مزگەوتدا باسی کاریگەری جوڵەکانی ناونوێشتان بۆ دەکەم لەسەر جەستەمان کە چۆن جوڵەکانمان لە کاتی نوێژ یانیش تەڕاویحدا دەبنە باشترین چارەسەری سروشتی بۆ ئازاری ماسوولکە و جونگەکانمان. هەرێک لە جوڵەکانی ناونوێش بە جۆرێک لە جۆرەکان سوودێکی بۆمان هەیە. گەر هەر لە وەستانەوە دەست پێ بکەین یانیش قیام. گەر هەر لە وەستانەوە دەست پێ بکەین وەستان یانیش قیام کاتێک بەڕێکی دەوەستیت بۆ نوێش ئەمە ڕاوەستانێکی سادە نییە. لە ڕووی زانستیەوە ماسوولکەکانی پشت، ماسوولکەکانی سک و ستونی پشت پێکەوە کار دەکەن بۆ باشترکردنی هاوسەنجی جەستەمان و زەخت لەسەر دیسکەکانمان کەم دەکاتەوە. ئەمەش کلیلێکە بۆ بمبڕکردنی ئازارەکانی پشتمان. باری ڕکوع لە کاتی ڕکوع بردندا کشانێکی نمونەیی لە ماسوولکەکانی دواوەی ڕان و خوارەوەی پشت ڕوو دەدات کە ئەمەش گرینگە بۆ نەرمبوونی دیسکەکانی پشتمان و کەمکردنەوەی فشار لەسەر فەقەرەکانی L1 تا L5. ئەگەر بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدرێت بێگومان نوێژخوێنەکە لە مەترسی سوابوونی فەقەرەکانی پشتی دەپارێزێت. سوزدە تەنها نیشانەی تەسلیمبوون نییە، بەڵکو باشترین باری جەستەیە بۆ گەیاندنی خوێن و ئۆکسجین بە مێشک کە ئەمەش دەبێتە هۆی حەسانەوەی ماسوولکەکانی مل و شانەکانمان کە وەک کشانێکی نەرمیان تێدا دروست دەبێت کە لە ڕووی دەرونیەوە دەبێتە هۆی چالاکردنی سیستەمی پاراسیمپاتێتیک کە بەرپرسە لە ئارامکردنەوەی مێشک و کەمکردنەوەی سترێس. دانیشتنی نێوان سوزدەکان تەحیات ڕاهێنانێکی تایبەتە بۆ ماسوولکەکانی پێشەوەی ڕان کە ئەمەش دەبێتە هۆی پارێزگاریکردن لە ڕێژەی جوڵە لە مەفسەڵەکانماندا بە تایبەتی بۆ کەسانی بەتەمە کە ئەمەش وەک ڕاهێنانێکی ڕۆژانەوەیە بۆ جونگەکانی ئەژنۆ و حەوز بۆ ئەوی بە چالاکی بهێڵێتەوە. ئەگەر لە ڕووی فیزیۆلۆژیەوە سەیری دووبارەبوونەوەی ئەم جوڵانە بکەین دەبینین نوێژی تەڕاویح وەک زنجیرە ڕاهێنانێک کار دەکات کە دەبێتە هۆی چالاکبوونی سووڕی خوێن و خێراگەیاندنی ئۆکسجین بە خانەکە کە ئەمەش وا دەکات پرۆسەی چاکبوونەوەی برین خێرا بکات و پرۆسەی چاکبوونەوەی ئازاریش خێرا بکات. دوورکەوتنەوە لە پەلەکردن لە جوڵەکانی نوێژدا نەک هەر لەلایەن ڕۆحێکی کەم دەکاتەوە، بەڵکو دەبێتە هۆی دروستبوونی زەختێکی کت و پڕ لەسەر جونگەکانمان. هەوڵ بدە لە هەر قۆناغێکی نوێژدا بۆ نمونە ڕکوع سوزدە چەند چرکەیەک بمنێتەوە بۆی کشانێکی تەواو لە ماسوولکەکانمان ڕوو بدات. لە کاتی سوزدە بردندا هەوڵ بدە کێشی جەستەت بە یەکسانی لەسەر ئەژنۆکانت و دەستەکانت و پێیەکانت دابەش بکەیت کە بۆ ئەوەی زەخت لەسەر کلاوەی ئەژنۆ و بڕبڕەکانی ملمان کەم ببێتەوە. زۆر گرینگە لە کاتی ڕکوع بردندا پشتت بە شێوەی گۆشەی 90 پلە ڕێک بێت. ئەگەر زۆرت چەماندەوە یان زۆرت بەرز کردەوە ئەوە دەبێتە هۆی دروستبوونی زەخت لەسەر دیسکەکانی پشتت. کاتێک لە سوزدە هەڵدەستیتەوە بۆ قیام بە هێواشی هەستەوە. ئەمە نەک هەر بۆ جونگەکان باشە بەڵکو ڕێگری دەکات لە دابەزینی کت و بڕی پەستانی خوێن و گێش خواردن. ئاو خواردنەوە لە نێوان بەربانگ و پارشێو. ماسوولکەکان بۆ ئەوی نەرم بن لە کاتی نوێژی تەڕاویحدا تووشی گرژبوون نەبن پێویستیان بە ئاوە. وشکبوونەوەی جەستە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئازاری پشت و قاچ لە کاتی نوێژدا. بۆ ئەوانەی ئازاری توندیان هەیە ئەگەر بەهۆی نەخۆشی یان نەشتەرگەریەوە ناتوانیت هەندێک جوڵە بکەیت ئاسایە کورسی بەکاربێنیت، بەڵام هەوڵ بدە ئەو جوڵانی کە دەتوانیت وەکو جوڵەی دەست و مل بەکاربێنیت بۆ ئەوەی سووڕی خوێنت بەردەوام بێت. لە کۆتاییدا دەڵێن نوێژ و خوێندنەوەی قورئان تەنها پەیوەندێکی ڕوحی نین بەڵکو سیستەمێکی تەواوی چارەسەرین. کاتێک خودای گەورە لە قورئانی پیرۆزدا وشەی شیفا بەکاردێنێت مەبەست لێی هەم بۆ ڕۆحە و هەم بۆ ئەو جەستەیی کە لەلای ئێمە ئەمانەتە. با ڕەمەزانی ئەمساڵ نوێژەکانمان
تەنها بۆ جێبەجێکردنی ئەرگ نەبێت بەڵکو وەک دەرفەتێک بێت بۆ دووبارە بدنیانەوەی جەستەمان و ئارامی مێشک و دەروونمان هەمیشە تەندروست بن.